هاوشێوەی سەرجەمچین و توێژەکان هونەرمەندانی ڕۆڵیکارانە بووە لە شۆڕشی نوێی گەلەکەماندا. هونەرمەندان هەمیشە لە بۆنەنەتەوەیەکاندا ئامادە بوون لە پێناو تاودانی جەماوەر بۆ خەباتی ڕەوای گەلەکەمان. هونەرمەند جەزای ساس یەکێکە لەو هونەرمەندانەی هەمیشە ڕۆڵیکاران هەبووە لە کۆکردنەوەی هونەرمەندان بۆ بەشداریکردن لە بۆنەنەتەوەیەکاندا. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری هونەرمەند جەزای سازمان کردووە. کاک جەزا بەخێر بیت. سپاس کاتی خۆت بیان بەبەخشی. کاک جەزا بالەوە دەست پێ بکەین جیاوازە ساڵانی ڕابردوو ئەمڕۆ ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. وەکو هونەرمەندێک یاخود هونەرمەندانی میلی بە شێوەیەکی گشتی چالاکیتان لەم ساڵدا چییە؟ لە ڕاستیە من پێشم شتێکەمە پیرۆزبایی خۆم یادی 49 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو یەکێتەکان بکەم لە هەموو چین و توێژەکان بە تایبەتی کەسوکاری سەبەرجە شەهیدان و هەڵپاکراوان و زیندانیان سیاسی کادرەکانی ڕێخستن و هەموو هونەرمەندان لە ڕاستیە ئێمە ئەم ساڵ جیاوازەکەمان زۆر لە ساڵانی تر جیاوازتر ئێمە هەموو ساڵێک بە درێژایی 30 ساڵی ڕابردوو هەموو یادەکانی یەکێتی ئێمە جۆش و خۆشمانەوە بە ئاهەنگ و گۆرانی و گردبوونەوەی جەماوەری و چەندین چالاکی هونەری ئەم ساڵ ئێمە مژدەیەکی خۆشترمان پێ بوو بە بینینی جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆژی ڕابردوو پێشوازی دەکردین پرۆژەیەکی نیشتەجێبوونمان ئامادەیە بۆ هونەرمەندانی میلی کە لە ماوەی ئەم چەند ڕۆژی هەفتەیادی یەکێتیە پێشکەشیانەکەین کاوە گەورەترین دەستکەوتە لە دەستکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لێرە و لێ نارەکانمان زۆر ئەڵێن کە گوایە ئایا یەکێتی چی کردو یەکێتی بە هەموو درێژایی ڕۆژانی خەبات و ڕۆژانی کاری سیاسی هەمیشە پشت و پەنای هونەرمەندان بووە. ئێمەی هونەرمەندانی میلی قەت ئەو سەردەمانە بیر ناکەینەوە لە بیر ناکەین کە سەردەمی قات و قڕێکانی کوردستان و نەبوونی و نەهامەتی و ئەو ئابڵوق ئابووریانە بوو هەمومان هاوکاری جەنابی مام جەلالمان وەرەگرت کە موچەیەکی مانگانە بووە ئەمانە هەمووی لە سایی یەکێتیە و ئازادی یەکێتی بۆ هونەر و هونەرمەندانی ڕەخسانەوە لە هیچ شوێنێکی دنیاە باوەڕ ناکەم بوونی بێ من ببورە شوێنی دنیا کە ڕەنگە بڵێم لەم ناوچەیە زیاتر کە پێوترێ ڕۆژهەڵاتی ناوێنیە دەوڵەتە عەرەبیەکان یا کوردستان پارچەکانی کوردستان ئازادێکی تەواو لە سایی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ هونەرمەندان و بۆی کە ئێمە داهێنان بکەین بەدڵی خۆمان. بەڵێ کاک جەزا هاوکاریەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هونەرمەندان ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر ئەفراندن یاخود داهێنان لەلایەن هونەرمەندان لە هەر بوارێکدا بێ بێگومان چونکە هونەرمەندانی ژوک و سەرجەمچینی توێژەکان لەم بارودۆخە هەموارەی کە عێراقی پیاتیا بەڕێ بە تایبەتی کوردستان کە کێشەی موچە و نەبوونی و بەڕاستی هونەرمەندیش چەند ساڵە ئێمە راوەڕەکەین ئەڵێ هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە و هونەرمەند ڕەنجەڕۆی ژینی تاڵە بەڕاستی هونەرمەندیش لەبەروی کە بژێوی ژیانی وەکو چین و توێژەکانی تر لەگەڵ ئەم بارودۆخەیە بە تایبەتیوانی کە بەکاری هونەری ئەژین چەند ئابڕۆخەی ئابووری و چەند نەبوونی و بێبوجێ هەبێت ئەوەنەش کاریگەری لەوان کردووە هەر هیچ دەبێ ئەمە بتوانین هەندێک لە خواستەکانیان بەدیبێنین ئەوانەی کە موچیان بڕابێ موچەکانیان بەوە گەڕێتەوە یا ئەوانەی کە خاوەنی یەکەی نیشتەجێبوونین یا کرێچین و دۆخی دارایان زۆر خراپە لە دیداری دوێ نەمانە لەگە سەر و کاوە تاڵبانیە زۆربەی زۆری داواکاریەکانمان جێبەجێکراکە ئەمەش لە کاتێکە ئەمە مژدەیەکی زۆر خۆشە لەبەرەوەی ئێمە لە ساڕۆژی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووین و ئێمەش هانەمان بۆ سەرۆکی خۆمانێنەوە لەبەرەوەی ئێمە چەند ساڵە خزمەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین هونەرمەندان سەدان سرود و گۆرانیمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وتووە لە هەموو بۆنەوە یادەکانە بەڕۆح و زۆربەی هونەرمەندانیش بۆ زانینی بینەران و بیسەران یا پێشمەرگەن یا کادری ڕێخستن یا بەدڵ یەکێتین زۆربەی ئەوان کە لە کۆمەڵی هونەری میلیان بەڵانیکەم. کاک جەزا جیاواز لە هاوکاریە بەردەوامەکانی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە یارمەتی سەرجەمچین و توێژەکانیات و هونەرمەندانیش وەک خۆت ئاماژت پێە بەڵام ئەی لایەنە پەیوەندیدارەکانی تر بۆ نمونە حکوومەتی هەرێم
یان لایەنەکان یان دام و دەستگەکانی تر هاوکاری هونەرمەندانی میلیان نەکردووە بەداخەوە حکوومەتی یان کەناڵێکی پەیوەندیتان دروست نەکردو بۆی لە داهاتوودا هاوکاریتان بکەن ئێمە لەبەر ڕێکخراوێکی سەربەخۆن ڕێکخراوێکی بۆ داکۆکیکردن لە مافەکانی هونەرمەندانی میلی حکوومەت بۆ قەیرانەت یەپڕێ لە 2014 کە ئەیبینن لەبەر حکوومەت هیچ جارە خۆی نەکردو بە خاوەنمان لەم کێشانەیە بەڵام لە مەسەلی پرۆژەی نیشتەجێبوونەکەی ئێمە سوپاسی حکوومەتی هەرێم و سەرۆکاتی شارەوانی سلێمانی و بەڕێوەتی گشتیوە بەرهێنان و دەستەی باڵەوە بەرهێنانەکەین لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات و شاناسخان و ئەمانە هەر هەمویان ئەوانە پشت و پەنامان بوون مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکانی یەکێتی ڕۆڵێوانە لەبیر ناکەین لە ڕاستیە ئێمە چەند جاری ترێژ ئێمە خاتو شانازی برایم محەممەد کە لە هانامان بۆێنەوە بۆ ئەو هونەرمەندانی کە نەخۆشن یا پێویستیان بە چارەسەرەوە بێ ڕۆڵێویش بیر ناکەین کە هەمیشە پشتیوان ئەوانە بوو بە دوای داواکارێکەمانە تیمی نردووە سەردانی ئەو شوێنانی کردو بەسەری کردوونەتەوە بەڵێ کەواتە هاوکاری بەردەوامەکانی خانمی یەکەمی عێراق و تەنانەت دەستگای میدیای کورساتیش بۆ لای هونەرمەندان بە شوێشی گشتی هەم هاوکاری بەردەوامەکانی بەڕێز خانمی یەکەمی عێراق دەستگای میدیای کورسات ملێتان ناشەرمەوە هەتا ئێستا دەستگای میدیای کورسات بەردەوامە لە بەسەرکردنەوەی ئەو ناوانەی کە لێمان وەرگرتووە کەەوە هونەرمەند و پێویستیان بە ئاوردانەوە سەردانکردنەیە کە جێ دڵخۆشی و دەستخۆشیە بە خانمی یەکەمی عێراق بە هەمان شێوە لە چەند وێزگەیەکی جیاجێ هونەرمەندمانە بووە تەنانەت شوێنی نەبووە شوێنی بۆ دابین کردووە کە هەرگیز بیمان ناچێت شاعری زۆر ناوداربانە بووە کە ئەندامی ئێمەیە ئەو بە هەمان شێوە ماڵ و جێگاوڕێگەی بۆ جێبەجێ کردووە کە ئەو هەڵوێستانە ئێمە لای خۆنەوە هەرگیز ئەو هەڵوێستە جوانانە لەبیر ناکەین ئێمە خاوەنی و حیزبین چەند ڕۆژێکە دە سۆشیال میدیا زۆر بە خراپی هێرشێکی ناڕەوا لایەن نایرانەکێتە سەر هەندێک لەو هاوڕێنەمان کە باسی یەکێتیەکەین ئێمە بە شانازی وڵم لێرە بە شانازی وڵم ئێمە ئەگەر هونەرمەندیش بەڵام ئێمە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێمە لە حیزبێکە گەورە بووین لەو حیزبی خۆمانە ینی ئێمەیان کرۆ بە توان جووی دا و سۆشیال میدیا گوایە هاوارتان کرۆ بۆ سەر بەڵێ ئێمە لەو حیزبەیە وا ڕاهاتوین جەنابی مام جەلال کە ئەو کاتەی سەکۆی ئازادی کردەوە ڕەوانی شاد بە پێویستین ڕەخنە بگرن داوا بکەن هێرۆخان بە هەمان شێوە بەو شێوەی گۆشیکردن ئێمە داوا ئەکەین ڕەخنە ئەگرین داوا لە حیزبی خۆمانەکەین ئێمە سەرۆکی دڵسۆزمانەیە سەرکردەی دڵسۆزمانەیە پشت و پەنای هونەرمەندان بەڵێ کاک جەزا دوا پرسیارم هونەرمەندان بەردەوام لە بۆنە نەتەوەیەکاندا ئامادە بوون پرسیارەکەم بە دیاریکراوی لە ئێستادا ڕۆڵی هونەر و هونەرمەندان چۆن هەڵەسەنجێنیت لە ڕاستی ئەمە هیچ شتێک ڕێی نەگەتون من ئەگەر باسی کۆی هونەرمەندان بکەم شوێنی تر هەیەتوانێت باسی بکە بەزن باسی کۆمەڵی هونەری میلی کوردستانەکەم ئێمە بەردەوام ڕۆڵیان لە بۆنە نەتەوەیەکاندا هەموو بۆنەوەی نیشتی ڕۆڵیان چۆن هەڵەسەنجێنی بەڵێ من سوپاسیان ئەەکەم چکە من ناوم ناوان پێشمەرگە خۆبەخشەکانی کولتور و هونەر لەبەر ئێمە لە پایتەختی ڕۆشنبیرین ئێمە لێ نەگەڕاوین قەیران هەبێ نەبێت بودجە هەبێت و بە هەموو لایەکشڕاگەنی مەمە سەررجەم دەستەی باڵای کۆمەڵی هونەری میلی کوردستان بێموچە خۆبەخش بە بەدەل لەو پرۆپاگەندانەی بۆمان دروستەکرێ ئێمە تەنها و تەنها شار و وڵات و حیز بۆم دەبەری خۆمان خۆشەوی ئیشەکەین شەو ڕۆژ لە هەموو بۆ نوێدەکانە بەردەوامین هەتاکو ئێمە نەفەسمان تیاابێ لێ ناگەڕین هونەر و کلتور لەم شارەیە ڕاوەستی بە هیوای بەردەوام بوون و داینانی زیاتر هونەرمەند جەزای ساسپاس کە ڕاستەخۆ لە سێدۆ لەگەڵمان بووی سپاس بارە سەکەوتوبن سپاسانە